زۆری بارانبارینی ئەم ساڵ مەترسیەکانی بە بیابانبوونی هەندێک ناوچەی عێراق و هەرێمی کوردستانی ڕەوەندۆتەوە لەسەروی هەمویانەوە ناوچەی گەرمیان کە ساڵانی ڕابردوو بەهۆی کەمبارانیەوە بە بیابانبوونی ئەو ناوچەیە گفتوگۆی جدی لەسەر دەکرا. پسپۆڕانی بواری جیۆلۆجی پیان وایە ڕەوینەوەی مەترسیەکانی بە بیابانبوون کاتین. بەپێی داتاکانی هەرێمی کوردستان و عێراق ئەم بارانە 15 ساڵ تا 30 ساڵ جارێ دووبارە ئابێتەوە بەم شێوە زۆرەیە. بەڵام ئەگەر بڵێن ئەم بارانبارینە کاریگەری لەسەر بە بیابانبوون دروست کردووە و کێشەکەی چارەسەر کردووە نە بە هیچ شێوەیەک لەبەرەوەی کێشەی بە بیابانبوون چۆن چارەسەرکرێ بە ئاو چارەسەرەکرێ ئەو هەموو ئاوەباریوە لە ئاسمانەوە هاتوۆتە خوار و بووەتە لافا و دروست بووە بەڵام ئاوەکە لە دەست چووە هیچمان بەدەستەوە نەماوە لەبەرەوەی تا ئیساکە هیچ بەنداوێکی زۆر گرنگمان نییە لە بەتایبەتی لە ناوچەی گەرمیانە. زۆری بارانبارینی ئەم ساڵ دەشت و دۆڵ و شیوەکانی بە تەواوەتی بوژاندۆتەوە بەشێکی زۆر لەو شی و دۆڵانەی ساڵانێکە بێئاون ئەم ساڵ تەڕیان بۆ گەڕاوەتەوە هەروەها باران ئومێدی بۆ جوتیاران و خاوەن مەڕووماڵات گێڕاوەتەوە کە کەمبارانی ساڵانی ڕابردوو تەواو بێئومێدی کردبوون. وەڵاهی ساڵ بووە وشکە ساڵ بووە ساڵێکی باش نەبووە بەس ئەم ساڵە لە هەموو ساڵەکان عجایبتر بووە. ئەم ساڵە چۆن ئەیبینم ساڵی 74 بیناگە هیچ ساڵێک نەبینەوە ئەم ساڵە. ڕەنگە بارانی ئەم ساڵ هەندێک ڕوەک ببوژێنێتەوە کە ماوەی چەند ساڵێکە لە ناوچەی گەرمیان و بەهۆی وشکە ساڵیەوە ڕویان لە ناوچوون کردبوو. ئەگەر ئەو چەند ساڵانەی کە وشکە ساڵی بوو یان باران کەم بوو ئەو جۆرە دەغڵ و دانانەی کە لە گەرمیانە هەبوو کە تایبەت بوون بە گەرمیان کە هی گەرمیان بوون مەسەن ئێستا ڕۆکی وا هەیە تایبەتە بە گەرمیان ئەوانە خەریک بوون نە ئامان خەریک بوو کەمە بوونەوە. ئێستا وا هەستەکەم نەختە ئەو ڕۆکانش ڕوو لە زیادبوونەکان و دێنە شوێنەکانی خۆیان و تۆمێکی زیاد دەکەن و بڵاو بنە بە شوێنەکە. بەپێی داتاکان ئەم ساڵ نزیکەی 5 ملیار سێجا ئەو ڕۆیشتۆتە ناوچەی گەرمیان لەو ڕێژەیە 4 ملیار و نیوی بەهۆی نەبوونی بەنداوەوە بە فیڕۆچووە بۆیە لە حاڵەتی دووبارەبوونەوەی کەمبارانیدا لە ساڵانی داهاتوو دیسانەوە گرفتی کەم ئاوی بۆ ناوچەکە دروست دەبێتەوە. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا گەرمیان.